لا جێک بینەرمانن سڵاوتان لەبێت بینەرانی ئازیزی شارپرس ئەمڕۆ 26 سپتەمبەر ڕۆژی جیهانی گەشت و گوزارە بەڕێوەبرایەتی گەشت و گوزاری سلێمانی لا هۆتێل داوای شاری سلێمانی مەراسمێکی تایبەتی ساز کرد. ئێستادا بۆ بەڕێوەچوونی ئەو مەراسیمە و لەسەر گرنگیدان بە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەتی گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز خات و ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم. ئەمەل خان سڵاو دەبێ ئەم کاتت باش. ئەمڕۆ بەڕێوەبرایەتی دەستەی گەشت و گوزاری سلێمانی مەراسیمیان ساز کرد لە ڕۆژی جیهانی گەشت و گوزاردا. سلێمانی تا چەند ئاوەڕی جدی لێ دراوەتەوە لە ڕووی گەشت و گوزارەوە تا چەند کار کراوە بۆ ئەوەی سلێمانی بکرێتە شوێنێک بۆ سەردانی گەشتیاران و بێتە مەنبەعی گەشت و گوزار. دیارە 27 ئەم مانگە یەکەم ڕۆژی جیهانی گەشت و گوزارە بێت واتە ڕۆژی یعنی سبەینێ. ئەمڕۆ بەڕێوەبرایەتی گەشت و گوزاری سلێمانی ڕۆژی 26 مانگ حەزی کرد ینی بۆ ئەوەی بەشداری بکەن لە گەشت و گوزاری دۆهۆکیش ئەم چالاکی ئەنجام درات. دیارە شاری سلێمانی بۆ خۆی بە سروشتەکەی و بە وەرزە جوانەکانی ساڵی دەتوانێت کۆمەڵێک چالاکی جۆراوە جۆر بکە بە دەر لە پرۆژە گەشتیارەکانی کە بۆ خۆی ناوچەیەکی گەشتیاریە و پارێزگا با بڵێن پایتەختی ڕۆشنبیریشە کەواتە دەتوانێت لە ڕێگای چالاکیە هونەری و کلتوری و فەرهەنگەکانیەوە دەتوانێت سەرنجی گەشتیار ڕابکێشێ لە شەقامەکانی لە شوێنە ئەدەبیەکانی لە با بڵێن کەرتە میلیەکانی. ئێمەش وەکو دەستەی گشتی گەشت و گوزار بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان و بەتایبەتی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی کشت و کاڵ و وەزارەتەکانی با بڵێن ناوخۆ وەزارەتی پەیوەندیدار لەوەی کە چۆن بتوانین کەرتی گەشت و گوزاری بەرەو پێشە بەرین بەقەدەر ئەوەی کە پەیوەندیدارن بەوانەوە. بنمونە ئێمە لە بازگەکان چۆن پێشوازی لە گەشتیار بکەین، لە چالاکی هونەرەکانە چۆن وا بکەین، لە سینەماکان و لە دراماکانە سروشتە جوانەکەی کوردستان، شارستانەتی کوردستان، شوێنەوارەکانی شوێنە ئاینەکانی ببن بە بەشێک لە ڕەگەزی فیلمسازی و ببن بە بەشێک لە ڕەگەزی دراماکان و ئەمە ئاشنا بکەن بە دەرەوە. چارەسەریەکان با بڵێن ئاوەگەڕاوەکانمان، چالاکی سەرکێشی، چالاکی وەرزی کە ئێمە بەرەو وەرزی زستانە ڕۆین کە لەم وەرزی زستانەیە چەند چالاکی ناوازەی با بڵێن تابلۆی جوان جوانی ناوازە لە بەفر دروست بکەین. ئەمانە دەکرێت لە پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئەو شوێنەیە کە سروشت خۆشی ویستووە تا چەند هەوڵ دراوە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هەوڵی داوە کە گرنگی بە سروشتی هەرێمی کوردستان بدا. بنمونە لە سنووری پارێزگای سلێمانی چەند شوێنوان هەیە کە دەتوانن بکرێت شوێنی گەشتیاری و کاری لەسەر بکرێت. تا چەند کار لەسەرەوە کراوە کە ئاوەڕی جدیتر لە پارێزگای سلێمانی و سنووری ئەم پارێزگای بدرێت. ئێمە هەر لە هەفتەی ڕابردوو لە کۆبوونەوە بین لەگەڵ بەڕێوەبرایەتی گشتی لەگەڵ بەڕێوەبرایەتیەکانی ناو بەڕێوەبرایەتی گشتی ئەوەیە کە هەزار مێردمان هەیە، ئێمە پشکەوتی جاسەنەمان هەیە، قسقاپانمان هەیە، کاک ئەحمەدی شێخمان هەیە، سەرامان هەیە، دەربەندی شێخ مەحموودمان هەیە، ئەمنە سوورەکەمان هەیە، ئەوە لە دەربەندی خان کونەبامان هەیە، تۆنی بابامان هەیە، دەچینەوە بۆ ڕانیە بەنداوەکەمان هەیە، وڵاتی نەورەسەکانمان هەیە، دەیان لە شار باژێر دەیان شوێنی سەرکێشی گەورەمان هەیە، لە پێنجوێن دەتوانین سوود لە معالمەکانی ببینین، لە چەمچەماڵ لە شارە زۆر ئێمە شوێنەوارە دێرینەکانی بێستانسوور و گوندی یعنی چەرمۆ هەموو ئەمانە شارستانێتی ئەم ناوچەیە پێشانەدا کە دەتوانین بە یەکەوە ئەم ناوچوانە ئاوەدام بکەینەوە. ئاوی گەڕاوی خورماڵمان هەیە کە دەتوانین ئەمانە ببن بە سەرچاوی گەشت و گوزاری و ببن بە بەشێک لە داهاتی کوردستان. ڕاوردە بەهۆی نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆناوە گەشتیاران بە کەمتر دەیانتوانین ڕووبکەنە هەرێمی کوردستان و پارێزگاکانی هەرێمی کوردستان. لە ئێستادا کە دۆخەکە تا ڕادەیەک ئاسایی بۆتەوە سلێمانی تا چەند توانیوێتی پێشوازی لە گەشتیاران بکات؟ بە خۆشحاڵیەوە سلێمانی زیاتر لە هەموو پارێزگاکان زۆرترین گەشتیار ڕووی تێکردووە و وای کردووە کە هەولێر و سلێمانی دائیمەن ژمارەکانیان لە یەکەوە نزیک بێ لەوە دوو شاری گەورەی کوردستانن، بۆیە دەتوانین ئێمە ژمارەکە زۆر لەوە زیاترکەین کە ئێستا هەمانە. ئەویش بە هەمە جۆرکردنی با بڵێن جۆری چالاکیەکان و ڕاکێشانی گەشتیار بۆ ناوازەترین لەو پرۆژانە کە ئێمە لەگەڵ جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا سەرقاڵی پێنج چەقچەقەلی یاسانین، سەرقاڵی گۆیژە و ئەزمەڕین کە دەتوانین چالاکی ناوازێتی ئەنجام بدەین.
لە مەراسیمەکەشدا ئاماژە بۆ دراوەکو کۆتا پرسیاردنەوەی لە بەڕێستی بکەم تا چەند کارتان لەسەرەوە کرۆ کە زیاتر گەشتیار ڕووکاتە شاری سلێمانی ئەو هۆکارانە چین کە زۆر جا گەشتیار ئەتۆڕێنێ لە شاری سلێمانی بۆ نمونە لە سندنی باج لە ئوتێلە پێنج ئەستێرەکان لە ڕێستۆرانتەکان تا چەند کارتان کرۆ لەسەرەوەی کە ئەم حاڵەتانە بوونی نەمێنێت ئەمە تایبەت نییە بە سلێمانی ئەمە تایبەتە بە کوردستان وەزارەتی دارایی لە ڕێگای بەڕێوەبەتی گشتی باجەکانەوە بڕیارێکی دەرکردووە بڕیاری لە سەدا دەی فرۆش ئەوانەی کە ئەفرۆشرێن لە سەدا دەی مبیعات وەرگێ ئێمە لەسەر ئەمە سەرنج و تێبینی خۆمانمان هەبوو بە سوپاسەوە بە دەنگ داواکاریەکەمان هاتوون ئێستا لیژنێکی تایبەتمەند دووبارە جارێکی تر لە وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکان تشکیلەکرێتەوە بۆ پیاچوونەوە بۆی بتوانین جۆرێک لە دادپەروەری هەموو کەرتی تایبەت بگرێتەوە نەک تەنها 4 ئەستێرە و 5 ئەستێرە بەڵکو بە نسبەتێکی جیاواز بتوانین هەماهەنگی بکەین بە ڕاوێژ لەگەڵ هەموو لایەنەکان سەرچاوانم سۆز بەڵام بەڕزانەوەی کە گوێبیستی بوون وتەی خاتوو ئەمە جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم بوو کە ئەو ئاماژەی بۆوەدا لە ئێستادا کار کراوە بۆ ئەوەی کە ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی تۆڕاندنی گەشتیار لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە دیاریکراوی کار بکرێت لەسەرەوەی کە ئەو کێشەکرێتانە چارەسەر بکرێت و کاری جدی بکرێت بۆ ئەوەی کە ئاوەڕ لە ئەو شوێنە گەشتیارانە بدرێتەوە کە تاوەکو ئێستا دەستی حکومەت و لایەنی پەیوەندیداری پێنەگەشتۆ لە کاتێکدا کە دەتوانرێت سوودی لێوەر بگیرێت و ئەو شوێنانەش بێتە شوێنی گەشتیاری هاوشانی ئەو شوێنانەی تر کە لە ئێستادا گەشتیاران لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە سنووری پارێزگای سلێمانی ڕووی تێدەکات.